بانیتان باش و ڕۆژێکی باش سپێدەیەکی باش بۆ تەواوی ڕۆژەکەتان بە باشی بڕوات. بەرنامەی بانی 24 هەمووی ئامادەیە. تەواوی هاوکارانم بابەت و بڕگەی زۆر سەرنجڕاکێش و باشیان بۆ ئامادە کردوون. بۆ هیوام کام کاتژمێرە لەگەڵمان بمێنەوە، بەڵام لە بیری مەکەن تەواوی ڕۆژەکەتان بە خۆشی دەست پێ بکەن بە زەردەخەنەوە هەموو ڕوودا بچووک و کورتانەی کە هەیە لە ژیانتانە با ببێتە جوانی و ئەزمونونەکانی ژیانتان. من هەر کە دەستم کرد بە بەرنامە هاوکارانم وتیان زەردەخەنەیە بکە یاخود پێبکەنینێک بکە. ئەمە واو لێکە کە ئەگەر هەشتێکی دیکەش هەبێت وەلای بنیت، چونکە زەردەخەنەیەک پێکەنینێک نهێنی ژیانێکی باشە، نهێنی سەرکەوتنێکی بەردەوامە. جاگەر بۆ کاتژمێرێک بۆ ڕۆژێک بێ دواترەوە بێ ئەو هەنگاوانەی کە سەفەری دوور و درێژی ژیانمانی پێەکەین. بڕگە و بابەتی سەرنجڕاکێش لە دەروەی کوردستان، هەرێمی کوردستان هەمومانە ئامادەن، بەڵام من سەرەتا بە هەندێکیان ئاشناتان دەکەم کە باشترین و پڕزانیاری و پڕچێشترینیانە. کەلەپور و کللتوری شارەکانی سەرحەد و ئیدر و ئەردەخان و قەرسی باکووری کوردستان لە ڕێگەی فستیڤالێکەوە لە شاری ئیستانبول نمایشکرا. ئیستانبولیەکان بە دەوڵەمەندی کللتوری کوردی سەرسام دەبن. شەپۆلێکی باران و بەفربارین ڕووی لە ڕۆژهەڵاتی کوردستان کردووە هەتا کۆتایی هەفتەش بەردەوامە بێت. لە ناوچەی سۆمای برادۆستی ورمێ ڕێگەی سەرەکی زیاتر لە 50 گوند داخراون. هاوکات بە سەدان ئۆتۆمبیلیش لە ڕێگەیاندا گیریان خواردووە. هونەرمەندێکی ئەفغانستان دوایەوەی بەهۆی تالیبان وڵاتەکەی جێهێشتووە، ئێستا لە ئەمریکا دەستی بەکارە هونەریەکانی کردوێتەوە و ئازارەکانی گەلی ئەفغانستان دەکاتە تابلۆ و دەیان نووسێتەوە. کورد و کوردستان وەک هەمیشە خاوەن کللتور و فەرهەنگ و کەلەپورێکی دەوڵەمەندن و لە سەرجەم بوارەکانیشدا لە یەک لایەندانیە. لە کاری دەستیەوە بگرێت تا جۆرەکانی خواردن، شیرەمەنی، جلوبەرێک بە تایبەت لە باکووری کوردستان. هەر ناوچەیە و خاوەن فەرهەنگێکی خۆیەتی. ئەم جارە کەلەپور و کللتوری شارەکانی سەرحەد، ئیدر، ئەردەخان و قەرسی باکووری کوردستانیش هەمویان لە ڕێگەی فستیڤالێکەوە لە شاری ئیستانبول نمایشکراوە. لە ڕێگەی ئەم فستیڤالەدا زۆرێک لە دامەزراوە کوردیەکان بەرهەمە کوردیەکانیان نمایش کردو و نیشانی خەڵکی ئیستانبولیان داوە. باە مەژلەی بێبەش نەبین بیبینین بزانین چیان نمایش کردووە. به مەبەستا داناسینا چاند و کولتورا باژارên قەرس، ئەردەخان، ئیدر ên باکوورê Kurdistanê festîvaleke mezin li Stenbolê hate sazkirin. Di festîvala Hersê bajarên Serhedê de govenda tîma folklora Kurdan a ji herêma Qoşvana Erdaxanê bi coş û rengên xwe bala beşdaran kişand. Jinê me hene van îmalatana dikin, folklora me heye em gişkî tevevde dikin, Qoçvan yeke, Qoçvan pircikî xaş e, em hez dikin herkes bê Qoçvanê bibîne. Qoçvan Erdahanê da yani serokotiyê dike çanda me re, kultura me re. Gelek sazî û komeleyên Kurdan jî ji bo piştevaniya kultur û zimanê Kurdî beşdarê festîvalê bûn. Kultura memleketê xwe me her sal çê dikir, yemek çê dikir. Îsal jî bana çê dikir. Boy taleba em taleba didine xandinê. Têzetî de em ki zimanê xwe hîn bibin. Kurmancî jî em ki qursî vêkin. Niha distê qursî me hene. Em ki wî sirî jî kurmancî jî bîne ziman. Bîne yaziya kurmancî bibin. Qazên Qersê, penerên cur bi cur, hengev û gelek xwarinên ji bajarên Kurdan di festîvala kulturî de hatin pêşkêşkirin. Pazê şeşî penerê me li vê derê. Giş welatê şeweş bi marcar Mardînê bigire û heta dige Heqarî, heta dige Wanê, heta dige Qersê, Agderê, heta bölge kişî me malê wê derê anîye. Biz de Posov'dan üretici firmalardan bir tanesiyiz.
ام برهمین خو لناوچه پوسوفا اردخانی هلدبرینن بسا به فستیوالی برهمین خو ین وکی باستخ گوز دمز و لقم لور نیشانی خلکی ددن به وی آوایی خلک چاندا ما و خوارنین مجی جنیز و دبینه و ناستکه Tüm hakkımıza şifa olur inşallah. فستیوال به موزیک و لیستیکن گلریان جهو جداتر بداوی بو. Ercanda, Kurdistan 24, İstanbul. ئێستا کاتی پێگەشتنی زۆرێک لە بەروبوومی خۆماڵی زستانەیە کە لە دەڤەری شیلاتزێ بازارێکی تایبەت هەیە بۆ فرۆشتن و ساختکردنەوەی ئەو بەرهەمانە. لەو بازاردا بەس بەروبوومی خۆماڵیە فرۆشتێ. خەڵک لە شوێنی دووری شۆیان سێری و بازاڕاکەن بۆی کە ئەو بەروبوومە خۆماڵیە زستانیانە بکڕن. ئێمەش لە ڕێگەی کامەرەی کوردستان 24ەوە تەواوی وێنەکانی و بازاڕە بۆ ئێوە گەزینەوە. جارکادی او قصدا بیستان که خود کتن او بیستانه که هر 4 ورزین سال دا بوی جدر آبوری جبوی جین و جیاروی خزانی مام حسین روزانه کمک برهمن کردی چنید ادبت ناوا بازاری داد فروشیتن و حسا برهم کد و ماندیبون خواه پیداد کتن. مثلا کلامیه و تفره و بقلیه و کرفسه و حتی گیزر و حتی تشتری پیوازه و کلی نوع توصام تکنه همین تشتا. فلفله خود دیگه وقت پیوازه که ما پیوازه کرده وقتی اگر تشینی بس پیوازه وقت پیوازه. کوی گهشتی. گهشتی خود هم هر وقت کلامیه وقت بقلیه وقت کرفسه تشی توصل. خود همی خود ویا طماق خاصی هایی چون که آوا که پاکجه آوا بیریه اما آوا تخ ایدی پناه دین دا یا بعد هم دینجی که دینج دا صحیح بیت پاکش بیت دا چگونه ماچه نبید. اوه بازار برهمن کردیت ناوا سنتر بازار که شلاد زیده. الوی بازاری ابدهان برهمن کردین جورا و جور هنه. گبتاما کردیارا سنت هنه درست کرن پاشی جی ات ناوا وی بازاری دا ات هنه نشاندان و فروتن. زفستانه مثلا وقتی کلندیه وقتی سلکیه تشتی واسط چه کردای گوزه مریجات شواصل وقت هندی آبی گوی از زمستان نشم که کشکی های رینی های پنیر های جوجی های اریات شامی تایم رینی های بازار به طیبتی وی ورزه بیشین هیوا زمستان دست بیت حتی هیوا بهاره خلق قصدی بازار انتیاد بو برناتشت خمالی ویت کردی کشک میویجه گیزه باهی و کازانو بمکن هجیرن سماق برهمت خمالی و یه چیای الوی بازاریت هن. خواست که زده ولاتیان لسر برهمن کردی هیا اب طایبتین و دوره. او بازارجی که طایبت اب برهمن خمالی و دوره و اجبرتام و خوشیاوان برهمن کد هنوی جهی خلق جهن دور قصداوی بازاریت کن و برهمن کردی ادگل خداد بن. اب طایبتین نهادا که دما پیگهشتنا گلکش برهمن خمالین زوستانیه. مسعود محمد کردستان 24 دهوک زۆرێک لە عادەت هەن یاخود بڵین وان کردووە کە کللتور بە شێوازێکی تر یاخود تێکەڵی کللتور بن و بە شێوازێکی تر ببنە دیاردێکی ناشرین لەناو کۆمەڵگەدا بە تایبەت لەسەر ئافرەتان ئەم عادەتانە وای کردووە کە چەندین ئافرەت ببنە قوربانی چەندین ئافرەت بەبێەوەی کە هیچ شتێکی نامۆ یاخود بەبێەوەی کە هیچ تاوانێک لەسەریان هەبوو بێ بوونەتە قوربانی و ئەو بە ناحەق کوژراون هەرچەنە کوشتن هیچ حەقێکی نییە بەڵام ئێمە ئەمڕۆ قساکەین لەسەر ئەو عادەتانە کە
کە چۆن کاریگەریان هەبووە لەسەر کولتور و لەسەر ژیان و یاخود لەسەر ڕۆحی ئافرەتێک لەسەر ڕۆحی کچێک منداڵێک کە هەموو ئەمانە لەگەڵ دکتۆرە دیلمان ئازاد پسپۆڕی پزیشکی دادوەری و مامۆستای زانکۆش گەنگەشە دەکەم و قسەی لەسەر دەکەین. دکتۆرە بەخێر بەیبانێکی باش. بەیانی باشتر هاژەخان زۆر سپاس مەمنون. دکتۆرە بەو پێی کە بەڕێستان نامەی ماستەرەکەتان لەسەر پەردەی کچێنی و هەموو ئەو بابەتانەیە پێم خۆشم ڕۆ بیکەمە دەرفەت کە تەواوی ئەو دیاردە کۆمەڵایەتیە نادروستانەی تا ئێستا بنەهۆی کوشتنی کچێک تا ئێستا بنەهۆی لە ناوبردننی ژنێک و ئەبنە قوربانی بەگشتی یاخود منداڵێک. جاب سەرەتا پێم بڵێ گەر زۆر بگەڕینەوە بزانین ئایا پەردەی کچێنی لە کێوە کرایە عادت بۆی کە پاکیزەی کچێک دەربخات؟ خۆی کە باسی پەردەی کچێنی دەکرێت دابوونەریتێکی ناشرینە خۆی خساندیتە ناو کللتورمان ئەگەر بێت و ئەو دابوونەریتە چاک بکرێتەوە بەوەی کەوە هۆشیاری بدرێتە ئەو خەڵکە دەربارەی ئەو بیر و باوەڕە هەڵانەیەکەوە هەیتیان لەسەر ئەو بابەتە چونکە بیر و باوەڕەکە زۆر بە هەڵە گوازراوەتەوە و نەوە دوایەوە دەیگوازیتەوە زۆر بە هەڵەیی بۆیە هۆشیاری بدرێتن لەو بارەیەوە زۆر گرینگە بەڵام ئەوە هەر لە کۆنەوە ئەو دابوونەری دەرهەبوو لە ناو کۆمەڵگەی دابوونەریتی کۆمەلگەی کوردی بۆ یاخود لە کۆمەلگەیەکی ترەوە هاتووە لە چیەوە سەری هەڵداوە؟ بە شێوەیەکی گشتی لە وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست شەرق ئەوسەد زۆر باوەڕی پێدەکرێت بە پەردەی کچێنی و پاکیزەی کچ دەبەستنەوە بە پەردەی کچێنی لەبەر ئەوەی کەوا پەردەی کچێنی ئەگەر بێت و نەمینێت چەند دڵۆپە خوێنێک دەبیندرێتن ئەوان وا دەزان کە پاکیزەیی ئەو کچە بەستراوەتەوە بە پەردەی کچێنی و لە ڕووی زانستیەوە ئەو شتە ئەگەر بڵین لە 5 یان لۆ 6 پشتی پێدەبەسترێ واتە لە ڕووی زانستی و شتی تریشێ پاکیزەی کچی پێدەبەسترێت و نەک تەنها پەردەی کچێنی لە ڕووی زانستیەوە واتە ڕێژێکی زۆر کەمە بۆی پشتی پێبەسترێ لە ڕووی کللتورەوە پشتی پێبەسراوە ئێوە چۆن نتوانن لە ڕێگە زانستیەکە وا لە خەڵک بکەن کە هۆشیاری هەبێت ئەمە دەرخەری پاکیزەی کچ نییە یاخود ئەی باشە گەر کچێک ئەمە پاکیزەیەکەی بە ئەی کوڕ بەچی پاکیزەی دەرکەی یاخود مرۆڤ هەر بۆ خۆی ئەبێ پاکیزەی مرۆڤ لە چیەوە دەربخرێ ئەگەر لە ڕووی زانستیشەوە پێمان بڵێ و لە ڕووی کللتوریشەوە هاژەخان ئەمن دەمێک کە ئەو شتم باس کردووە لە بابەتەکانم دەڵێم ئەگەر ئافرەت بە پەردەی کچێنی ببەستنەوە ئەدی پیاو بەچ ببەستینەوە یعنی شتێکە دەبتە شتێکی نائەدالەت شتێکە کەوا دەردەچی لە دادپەروەری و لە هەموو شتێکەوە لە مرۆڤایەتی دەردەچێتن لەبەرەوەی ئێمە لە ڕووی زانستیەوە لە پەردەی کچێنی لێکۆڕینەوەمان کردووە بۆ نمونە ئێمە پشکنینی زۆر دەکەین لەگەڵ ئەوەشدا وەکو گوتت نامەی ماستەرەکەم لەسەر ئەوە بووە دەتوانین بەلایانی کەمەوە من و هاوپیشەکانم ئەوانەی کە هەمان پسپۆریان هەیە بتوانین تۆزێک هۆشیاری لەناو کۆمەلگا بڵاو بکەینەوە لەوانەیە زۆربەی خەڵک دەڵێن بۆ ئەو باسە باز دەکرێت لەبەرەوەی ئەوان نازانن ئەو کێشە گەورانەی کە ئێمە دەیبینین ئەوان نایبینن وا دەزان ئەو شتە باز ناکرێت ئەو شتە عیبە کەچی لە ڕاستیدا لەوانەیە ئێمە لە لیژنەیەک هەموو ڕۆژ هەیە لە پزیشکی دادوەری کێشەی زۆر گەورە دەبینین سەبارەت بە پەردەی کچێنی و کێشەکانی پەردەی کچێنی کەچی دنیا بەرەو پێشکەوتن دەڕوام دەبێ بەلایەنی کەمەوە ئەو کێشانە هەمووی کەم بکرێتەوە باشە لەگەڵ ئەو پێشکەوتنانە کێشەکان هەمویان هەن چ کێشێکی زۆر گەورە بۆ نمونە چ کێشەیە گێتە بەردەستی ئێوە و ئێوە چۆن چارەسەریەکەن یاخود ئێوە چۆن پشکنینی بۆەکەن خۆی با سەرەتا بە ئەوەش بڵێن کەوا پشکنینی پەردەی کچێنی بە لیژنە دەکرێت و لیژنەکەش بە پێی یاسای عێراقی دانراوە یاسا چیە یاسا لەناو واقعی کۆمەلگە هەڵ دەقوڵێتن و یاسا بە پێی کۆمەلگە دەگۆڕێ بۆ نمونە من ناتوانم ئێرە وەکو ئەوروپا لێ بکەم ئەوروپا وڵاتێکی ئەوروپی وەکو ئێرە بێتن نەخێر یاسای هەر وڵاتە و هەر شوێنێک جیاوازە ئەو لیژنەیە کە دانراوە ئەو لیژنەیە باشترین شتەکەوە یاسا دایناوە بەڕاستی لەبەرەوەی بە پێی زانست پزیشکەکان دەتوانن بۆ نمونە کچێک دێتن پەردەی کچێنیەکەی جۆری لاستیکە خوێنی نەبینیوە لە شەوی هاوسەرگیریدا ئەوە لێژنەکە بڕیار دەدا کە ئەو جۆرەکەی وایە و هەر پاکیزێ و هەر کچی شەجارێ کەواتە لێژنەکە یارمەتیدەرێکی چاکی ئەو ئافرەتەیە لەوانەیە لەناو کۆمەلگایەکانی تر لەناو وڵاتانی تر بە هەڵەت تێگەیشتن کە ئەو لیژنەیە شتێکی خراپە
کەچی لە ڕاستیدا ئەوە یارمەتی دەرێکی تەواوە بە شێوەیەکی زانستی ڕاستیەکان دەردەخە ڕاستیەکان ئاشکرا دەکە. باشە دکتۆرە ئێستا ینی حاڵەتێکی دیار هەیە لە ناو کۆمەڵگەدا یاخود زۆر باسی لێکرا ئەوی ژەوەیە کە پشکنینی پەردەی کچێنیە. باشە چۆن پشکنینیان بۆ کرێ؟ ئایا ئێوە چۆن بۆیان دیاریەکەن یاخود بینە لایەنەکەی دیکە ژیان دانانەوەی پەردەی کچێنی ئایا هیچ ئەگەر ئامارێکی گشتیشتان لابێ زیادی کردووەم سەردەما یاخود لە کۆندا چۆن بۆ ئێستا بەرەو زیادبوون ڕۆشتووە ینی هاوتەری بە لەگەڵ بەرەو پێشچوونەکان یاخود کەمی کردووە؟ پشکنینی پەردەی کچێنی هەر هەبووە وەنەبی ئێستا ئێمە بڵێن بەس ئەو ساڵ زیادی کردوونە هەیە بەڵام خەڵک نازانێت چەندە لە بەرەوەی ئێمە لە ناو ئەم شوێنە کار دەکەین هەر هەبووە و هەر هێشە و بەردەوامیشە لەبەرەوەی یاسایەکە دوای دەوێت کە یاسا شتێکی دانا ئێمەی پزیشک دەبێت پێ یاسا بڕۆین پێتان وایە ئەو یاسایە معقولە؟ وەکو تازە گوتم یاسا لەناو واقعی کۆمەلگە هەڵقوڵاوە کۆمەلگە بە هەموار نییە؟ لەوانەیە پێویستی پێبی کە دنیا بەرە و زیاتر ئەوە پێشکەوتن بڕوە ئەو کاتێک کە نامێنێ ئێمەش لیژنە بە تەواوەتی هەڵدەگرین و لەگەڵ ئەوەش دامە ئێستاش دەیڵێمەوە زۆر ئافرەتی گەڕاندۆتەوە لە کوشتن زۆر ئافرەتی یارمەتیداوە لە بەرەوەی تۆ بڵێ نەڵێ هاژەخان ئێمە لە ناو کۆمەلگایەک دەژین باسی پەردەی کچێن دەکرێت ئەگەر بڵێن باز نەکرێت هەر باز دەکرێت چونکە ئەوە دابوونەری تێکە خۆی خزاندوتە ناو کلتورەکەمان تازە کە باز دەکرێت دەبێت شوێنێک هەبێ کێشەکانت بۆ یەکلای بکاتەوە ئەو شوێنەش دەبێت شوێنەکە لیژنە بێ سێ پزیشکی پسپۆر بڕیاری لەسەر بدا بۆ ئەو یارمەتی دەری ئەو ئافرەتە بێ هەزارەها ئافرەت هەبووە کە هاتوۆتە لای ئێمە بە ئیهانەوە هاتووە بەڵام لە لای ئێمە بەسەر بڵندی چۆتە دەرەوە لەبەرەوەی گوتومانە کە ئەوە جۆری پەردەکە وایە و کە ئەوە لە بنەڕەت و زگماکە ئەوها دروست بووە ڕاستنی ئەو یارمەتی دەرە زۆر گرنگە هەبێ لە ناو کۆمەلگایەک کە باوەڕی بەو شتەیە ئێمە ئەگەر لە وڵاتانی ئەوروپا ژیابانیان لە وڵاتانی وەکو ئەمریکا و کەنەدا باسی ئەو شتە نەدەکرا بەڵام کە باز نەدەکە و کات لیژنە نەدەبوو بەڵام کە باز دەکرێت دەبێت لیژنەیەک هەبێ بۆ یەکلایکردنەوەی کێشە بەڵام بە شێوەیەکی زانستی ڕاستە زۆر جار لەوانەیە یاخود تانە هەبێ لەسەرەوەی کە من و تۆ لێرە باسی ئەو ئەندامی جەستاکەین هیچ فەرقی نییە لەگەڵ لوت دەست دەم بۆ ئەوەی کە خەڵک هۆشیاری هەبێ لەسەری بەڵام ئەوە بەلایەنەوە عیبە نیە ئەوە بەلایەنەوە ئەتکردن نییە کە کچێک ئەبەستنەوە لەسەر ئەوە دکتۆرە گەر لە بابەتێکی دیکەشا پرسیارە لە یەکەم ئەوژەوەیە ئایا دەستدرێژی سەر منداڵان چۆنە ئێستا ئێوە ئەو کەیسانەی لاتانە چی بووە؟ دەستدرێژی سەر منداڵان تەمان تاوانێکی قێزەونە کە بەتون زۆرێکە لە جۆرەکانی توندوتیژی چکە توندوتیژی زۆر جۆریە بە سەر منداڵنەوەە توندوتیژی سێکسیە توندوتیژی جستەیە ئەو دوو جۆرە ئێمە لە وەکو پسپۆری پزیشکی دادوەری مامەڵەیان لەگەڵ دەکەین هی جستەیی و ئی سێکسی توندوتیژی بۆ سەر منداڵ لە هەموو کۆمەلگایەک هەیە لە هەموو وڵاتێک هەیە بەڵام لە وڵاتانی تر جیاوازیەکە ئەوەیە لە ناو وڵاتی خۆمان لە وڵاتی خۆمان کە پێی لێ دەکرێت دەشاردرێتەوە پەردە لەسەر تاوانبار دادەندرێ لەبەر وشەی عیبە لە وڵاتانی تر نەخێر هۆشیاری دەدرێتە منداڵ هۆشیاری دەدرێتە دایک و باو تاوانبار سزای خۆی وەردەگرێ یعنی ئەوەیە جیاوازیەکە ئێمەش دەمانەوێت لە ڕووی هۆشیاریەوە بگەینە وڵاتانی تر بۆ نمونە منداڵەکەی خۆم هۆشیار بکەمەوە بڵێم کەوا ئەو شتانت پێویستە بیکەی وەکو منداڵی وڵاتانی تر یان دایک و باوکەکان هۆشیار بکرێنەوە کە چۆن منداڵانیان فێر بکرێن بەڵێ هەر هەیە دەستدرێژی بۆ سەر منداڵ هەر هەبووە و پشکنینیان بۆ دەکەین مامەڵەیان لەگەڵ دەکەین و پشکنینەکانیش بە شێوەیەکی ئەوەندە زانستی جوان بۆیان دەکرێتن لە ناو پزیشکی دادوەری بە پێی ڕێنمایی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی WHO ئەوانە بۆیان دەکرێت باش ئێستا زۆرە ئەو ڕێژەیە کە دەستدرێژی یەکرێتە سەر منداڵ توندوتیژی بەرامبەرەکرێت ڕێژەکەی زۆریان توندوتیژی بەرامبەر منداڵ هەیە بەڵام ئامارێکی ڕاستەقینەت دەوێت ئەوە پێویستی بە لێکۆڵینەوە ئامار هەیە بەڵام هەر هەیە و دەشی بینین بەهۆیەوەی کە پەردە پۆشەکرێ زۆر زەحمەتە با ئەم شتێکت بۆ باسکەم بە پێی ئەوەی کەوا ئێستا لەبەرەوەی زۆر خەڵک هەیە مەسەلەن بابەتەکان دەبینەوەی کە من دەینووسم زۆر شت هەیە بە نامەر بۆم دێ نەهاتۆتە نەگەیشتۆتە پزیشکی دادوەری
ئەوە بەنامە دایکێک بۆم باز دەکا یان کەسێک بۆم باز دەکە کە لە منداڵی چی بەسەر هاتووە ئەوانە هەر نەگەیشتونەتە پزیشکی دادوەری لەبەر وشەی شەرم و عیبە و ترس بەردەپۆشی لێکراوە جۆرەها حالەتی وا هەبوو بۆ نمونە فترەیەک پێشێستا ئافرەتێک نامەی بۆم نار نەشم دەناسی باسی کردکەوە منداڵەکەی دەستدرێژی کراوەت سەری لەلایەن کەسێکی نزیک لە خۆیەوە بەڵام ماوەیەکی زۆری بەسەر چووە بەڵام بۆچی لەبەرچ باسی کرد وتی بیکە بابەتێک بە ئەو خەڵکە سوودی لێ ببینێت مناڵەکەی کچ بوو یان کوڕ بوو منداڵەکەی کچ بوو باسی کردگوتی تەواو بوو ڕۆیش ئەوە چەند ساڵی بەسەر چووە بەڵام هەر وەکو بەردێکە لە ناو دڵی من ماوە کاریگەریەکانی باس نەکرد چیە لە ئێستا باسی کردگوتی منداڵەکەم هەمیشە خەمۆچی هەیە دوورە پەرێز ڕادەوەستی ئەوەشی باس کردوتی پاش ئەوەی کەوازانیم شوێنێکی بۆ ئەو پشکنینە کار لە کار تازا بوو ماوەیەکی زۆری بەسەر چووە کەواتە ئەوە یەکێکە لەو قوربانیانەی ئەو کۆمەڵگەیە کەوا ئەوە بە عیبەدادنێ لەوە هەزارەهای تری نامەی وان بۆ دێتن ڕسالەی وان بۆ دێکە لە منداڵی دەست درێژی کراوت سەری نەیوێراوە بە دایک و باوکی بڵێ لەبەر کەلیمەی ترس و عیبە و شەرم و دابوونەریت فبەلایەنی کەمەوە کە ئێمە هۆشیاری دەدەین لەسەر ئەو بابەتە زۆر گرنگە ئەگەر وەربگیرێتن لەبەرەوەی ئێستا بۆ نمونە ئەو منداڵی وای بەسەر هاتووە منداڵێکی ناتەندروستە نەوەیەکی ناتەندروست کۆمەڵگەیەکی ناتەندروست پێک بێگومان باشە دکتۆرە دیلمان ڕێنمایی تۆ چیە بۆی کە دایک و باوکێک بە خێوکارێک ئاگای لێ بێ ئەوەندە منداڵەکەی باش فێر بکات کە خۆی ئەگەر لە دەریشەوە بوو ئاگاداری خۆی بێ بۆ نمونە منداڵ هەیە پرسیاری زۆر حساسەکە لەم کاتەیە دایک و باوک چۆن جوابی باتەوە لەم کاتیا و کەسێک کە بە خێوکاریەتی چۆن جوابی باتەوە ڕێنمایی ئێوە چیە بۆی کە سەرەتایی ترین هۆشداری لای منداڵ دروست بێ لە بەرامبەر ترس و دەستدرێژیەکان خۆی چەند خاڵێکی گرنگ هەیە بۆ ئەوەی لە بنەڕەتەوە ڕێگری بکەی لە دەستدرێژی بۆ سەر منداڵ خاڵەکان زۆر و ڕێنمایەکان زۆرن ناکرێت بە 5 دقەیەک باسکری لەوانەیە وەرکشۆپ و سیمیناری گەورەی بوویەوە بەڵام سادەترین شت کە ئێمە باسی لێوە بکەین دایک و باوک فێرە منداڵی بکە کە شوێنی هەستیارەکانی چێندەرە بۆ نمونە و ناوەکانیان بە تەواوەتی پێ بڵێ ناوی شوێنە هەستیارەکان یان پێی بڵێ وشەی ناهەیە کە ئەتۆ دەچێ شوێنێک یان دوکانێک بۆ شت کڕین ئەوە یەکێک دەستی لە سەرتدانە هاوارکە بانجیەکێک بکە یان بجێڕەوە بۆ دایک و باوکت بێجگەلەوەی ئەو بربەستەی نێوان منداڵ و دایک نەمینەیە منداڵ و باوک لێرەوە کاری دەروونناس و پزیشکانی دادوەرە دەرونیە کەوا هۆشیاری بدەنە خەڵک کە چۆن لە ڕووی دەرونی و مامەڵە دەکەن لەگەڵ منداڵەکانیان بەڵام ئەمانە ڕێنمایی سەرەتاییە دەبێ هەموو دایکێک ئەو شتانە بزانێتن کەوا منداڵەکەی مافی خۆی بزانێ مافی خۆی زانی دەزانێت پارێزگاری لە خۆی بێگومان ئەگەر دکتۆرە بە کورتی یەک کەیستان هەبێ ئەم ساڵ کە زۆر کاریگەر بوو بێ بۆی لێرە ئێمە بە بینەر و بیستەر بڵێن و ببێتە یاخود ببێتە هێڵێکی سوور ببێتە ستۆپێک کە کەسانێک گەگەر نەشیان بیست بێت ڕێی لێ بگرن لێرەوە هاژەخان هەموو دەستدرێژیەکانی سەر منداڵان کاریگەرە هەمویان بەگشتی چونکە لەبەرەوەی کە منداڵێک دەبینی بەو بەراعەتەی خۆی ئەو دەستدرێژی کراو سەر و نەیتوانیە پارێزگاری لە خۆی بکە بە خۆی لە خۆی ناخەژێن هاوشتە واتە هەموو کەیسەکان لێکەوتی خراپی هەیە و هەموو کەیسەکانیش ناخەژێنن ڕاستە دکتۆرە دیلمان ئازاد زۆر خۆشحاڵ بووم کە میوانی بیانی 24 بووی بەخێر هاتی سپاس بۆ زانیاریەکانە زۆر سپاس زۆر سپاس دەستان خۆش بێت شەپۆلێکی باران و بەفربارین ڕووی لە ڕۆژهەڵاتی کوردستان کردووە هەتا کۆتایی هەفتەش بەردەوامە بێت ئەم سەرماسۆڵەی ڕۆژهەڵات و لە ناوچەی زیاتر سۆمای برادۆستی ورمێ ڕێگەی سەرەکی زیاتر لە 50 گوندی داخستووە و لەگەڵەوەشدا بە سەدان ئۆتۆمبیل لە ڕێگەکان یان گیریان خواردووە ناتوانن دەرچن و ناوەندی کەژناسیە و پارێزگایش هۆشداری لە بەردەوامبوونی ئەو شەپۆلە ئەدات بە تایبەت لە ناوچە شەخاویەکان کە ترسیان هەیە لەوەی بەردەوام بێ و ڕێگەی زیاتر بگیرێت. شەپۆلێکی بەفربارین زۆرینەی ناوچەکانی پارێزگای ورمێ ڕۆژهەڵاتی کوردستانی سپی پۆش کردووە. بڕیاریشە هەتا کۆتایی ئەم هەفتەیە بەردەوام بێت.
ئەگەر چاوڵاتیان و بە تایبەت جوتیاران بەو بەفرە دڵخۆشن، بەڵام لەگەڵ ئەوەش نیگەرانیەکانی خۆیان ناشاردنەوە. ئەوان دەڵێن ڕێگەوبانەکانیان هێندە خراپلکە تەحمولی ئەو بەفرە ناکەن. واقعیەتە ئەو ئەم زۆرش پێکای خۆشین زۆرش خۆشحاڵین، فقط یەک مشکلەمە یا ئەساسی زۆر مازن ئەوەیە کە مەسەلەن ڕێکێتمە زۆر خراپن وەختێ بەفرتێ زوینەوەتە تەمیزکردنەوە زوینەوەتە خەڵیکردن کە مەسەلەن ماشین گرفتاری بەفری نابن یا مشکلی عالەمی نەخۆشە یا مەسەن تەرەف نەخۆشە هەیەتیادا بشتە ئورمی نەخۆشخانەی زۆرت کێشید بەخۆترە بەفری یان ڕێک کۆتە گرتن یان مەسەلەن شتێکە کەسێک نییە ڕێکە یان ڕێکۆ بکەتەوە تەمیز کرد کە بەلاخەرە ئەو نەخۆشە زووتر بگێتە ڕێک وازیەتە ڕێکە زۆر خراپ بن کاتێژی پێینەوە خۆیتنەوە مشکلێک. بەڕێوەبەرایەتی ڕێگەوبانی پارێزگای ورمی ڕایگەیاندووە تەنیا لە ناوچەی سۆمای برادۆست ڕێگەی زیاتر لە 50 گوند گیراوە. هاوکات بەسەردان ئۆتۆمۆبیلیش لە ڕێگە سەرەکیەکاندا گیریان خواردووە. هۆشداریش لە بەردەوامبوونی ئەو شەپۆلەی بەفربارین دەدرێت. داوا لە هاوڵاتیان دەکەن بۆ کاری پێویست نەبێ لە گوندیان شارەکانیان نەچنە دەر. بەڵام خراپی ڕێگاوبانەکان وای کردووە هاوڵاتیان ترسی ئەوەیان هەیە کە نەخۆشیان هەبێت و نەتوانن بۆ نەخۆشخانەی بگوازنەوە. وڵا داخوازیە من ئەوە لە مەسئولە لە دەهیارە لە شوڕابەخشە لە بەخشدارە بوومە چاوێولسە منتەقێ هەبیتن بۆ ڕێکا بوو چون زستانە بالاخەرە هەمە ڕۆژێ بەفرێ بارینێ هەی ڕێکێن مە نەهێنا گرتن فقط داخوازیەمە ئەوە نەخۆش دێ هەبن منتەقێدا چون یەکجار بە نەخۆشیە کۆرۆناوێ منتەقە مەسەلەن محرومە تشتیوەتودا دەبی زۆر چاوێولسەمە هەبیتن. لە 48 کاتژمێری ڕابردوودا شەپۆلێکی باران و بەفربارین هەر 5 پارێزگای ڕۆژهەڵاتی کوردستانی گرتووەتەوە. بەڵام زۆرترین کاریگەری ئەو شەپۆلە بۆ پارێزگای ورمێ بووە و ئەو بەفرە زۆرە لەگەڵ ئەوەی مەترسی وشکە ساڵی کەم کردوتەوە، بەڵام نەبوونی خزمەتگوزاری خەڵکی ناوچەکەی نیگەران کردووە. لە ڕۆژهەڵاتەوە دێنەوە باشوور لە شارەدەی تەقتەق لە سنووری قازای کۆیە هەورە تریشقا بەداخەوە لە گەنجێک دەدات و دەست بە جێگیان لەدەست دەدات. کاروانبەکر ماوەی 13 ساڵە خوێندنی تەواو کردووە و ماوەی چەند مانگێک بوو لە قوتابخانەی ئۆمەر گومبەتی ناحیەی سێگرتکانی سنووری کۆیە وەک مامۆستای گرێبەست دامەزرا بوو. کەستوکارەکەی ئەڵێن کاروان تەنها 3 ڕۆژ بوو یەکەم موچەی مامۆستای وانەبێژی وەرگرتە بوو، بەڵام قەدەروای کردووە بە هەورە بروسکە یاخود بڵێن هەورە تریشقا گیانی لەدەستدا. تیمەکانی بە هەناوە چوون بە درێژایی شەوی ڕابردوو لەو ناوچانەی بارانی بەخۆڕ و مەترسی لافاو هەبووە کاریان بۆ کەمکردنەوەی مەترسیەکانی لافاو و لابردنی بربەستەکان کردووە. لە هەندێک ناوچە باران هەورە تریشقەی توندی لەگەڵ بووە. ئێرە پرسەیەکێک لەو گەنجانەیە لە تەقتەق بەهۆی لەدانی هەورە تریشقا گیانی لەدەستداوە. کاروان مامۆستای وانەبێژ بووە و خاوەنی 3 منداڵە. هەوڵی داوە هاوکاری تیمەکانی بە هاناوە چوونی لافاو بکات. لەو کاتە هەورە تریشقا لێی داوە. ڕووداوەکە کاتژمێر 8 ئێوارە بە دواوە ڕوویداوە. تیمەکانی شارەوانی و بەرگری شارستانی هاتوونەتە و کۆڵانی ماڵی کاروان کە لافا و ئاوی زۆری تدا کۆبۆتەوە. کاروان هەوڵی داوە هاوکاری تیمەکان بکات چونکە ماڵەکەی خۆشیان لەژێر مەترسی لافاو بوو. لەو کاتەدا هەورە تریشقە لێی داوە و پێش ئەوەی بگەندرێتە نەخۆشخانە گیانی لەدەستداوە. کاروان مامۆستای وانەبێژ بوو و 3 منداڵی هەیە. دوای 11 ساڵ لە تاواکردنی خوێندن ئەمساڵ وەک مامۆستای وانەبێژ دامەزراوە. تەنها 3 ڕۆژە یەکەم موچەی وانەبێژی وەرگرتووە. سۆران برای کاروانە و ساتی ڕووداوەکە و دۆخی خێزانی براکەی باز دەکات کە چەند مانجێک کالێشێک لە قوتابخانەکانی سنووری سێگرتکان وەک مامۆستا دامەزرا بوو. قەدەر وای کرد بە هەورە تریشقا گیانی لەدەستدا. ڕووداوەکە دوێنێ ئێوارێ دەوری ساعت 7 بۆ 8 ئێوارێ بووە. دیارە
بەهۆی کەشوهەوا و نالەباری کەشوهەواوە مامۆستا دژنەکانی ناحی تەقتەق و شارەوانی و ناحیە و ئەتفا هەوڵ دەدەن مەترسیەکان کەم بکەنەوە لەسەر شارۆچکەکەکەمان لەم کاتەیە مامۆستا کاروان دێتە دەرەوە و ویش هەوڵ دەدا تۆزێک لەو مەترسیانە کەم کاتەوە یارمەتی دژنەکە بدا بەڵام لەو کاتەیە هەورە تریشقە لێی دەدات و ژیانی دەستپێرێ. لە هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆر مامۆستای وانەبێش هەن. ئەوان بەشێکی گرنگن لە پرۆسەی پەروەردە و فێرکردن. بەڵام زۆر جارگلەی دەکەن ئەرکیان وەک مامۆستای گرێبەست و هەمیشەیە بەڵام مافیان نا. کە سوکاری کاروان داوا دەکەن حکوومەت و وەزارەتی پەروەردە مافی مامۆستایەکی هەمیشەی پێبدەن تاکو و خێزان و سێکچە بچووکەکەی بتوانن لێی سوودمەند ببن. مامۆستا کاروان نزیکەی 13 ساڵە تەخەڕوجی کردووە. ئەم ساڵەکە بۆ یەکەمین جار وەکو وانە بێژدانراوە. بامی 3 ڕۆژ یەکەم موچەی وەرگرتووە کە یەکەم موچەی وەرگرتووە میترەمە قەدەری ئیلاهیە و کەسیی لەگەڵ ناکرێت کە مەترسی لەسەر خانوەکەی هەبوو کە لیژنەی شارەوانی ڕۆشتون و لەوێ کام حاڵەتە ڕوویداوە زۆر گرنگە. من خۆم مامۆسای ڕسمیم بەڵام لە مەعاناتی مامۆسای وانە بێشتێ دەگەم ئیتر کە کۆچی کردووە لێرە داوا لە بەڕێزان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز وەزیری پەروەردە دەکەم وەکو خانەوادەی کۆچ کرد و داواکارین کە ئاوڕێک لەو مناڵانەی بدەنەوە لانی کەم وەکو مامۆستایەکی ئاسایی مافەکانی پێ بدرێت. بەراورد بە ناوچەکانی تری سنووری قەزای کۆیە ناحیەی تاقتاق زۆرترین زیانی مادی بەرکەوتووە. گیان لە دەستدانی کاروانیش بە هەورە تریشقا یەکەم قوربانی ئەو شەپۆلە بارانباری نەبوو کۆی و سنوورەکەی گرتەوە. ئارەسەمین کوردستان 24 تاقتاق. کاری ئێمەیە وەکو ڕاگەاندن و مەبەستیشمانە کە هەڵوێستە لەسەر هەندێک بابەتی زۆر گرنگ بکەین کە هەنووکەین کە بنەهۆی کارەسات ئەبنەهۆی ڕوودا و ئەوانەش گۆڕانی کەشوهەوایە. پێویستەکە هەر تاکێک لەوە تێبکە کە گۆڕانی کەشوهەوا لە جیهاندا ئێستا ڕووی داوە و ئەبێتە هۆی چەندین ڕووداوی سروشتی مەترسیدار کەواکات چەندین کەس ببنە قوربانی. ئەگەر بۆ خۆی باسیەوە بکەین کەشوهەوا و تێکچوونی کەشوهەوا چ کاریگەرێکی ئەمە باسێکی زۆر زۆر دوور و درێژی هەیە هەموو ئەو قەتیزبوونی گەرمایە کە گوۆی زەوی گرتۆتەوە ئەو پیسبوونەیە کە ئێمە ڕۆژانە بەردەوام خۆراکی پێدەدەین تا ئەوەندەی تر گەرم بێ و پیس بێت چونکە هەر یەک لە جێی خۆمانەوە ئاگاداریەوە نین کە بە فرەدانی پلاستیکێک یاخود دووکەڵی ئۆتۆمبیلەکەمان چەندێک کاریگەری لەسەر هەموو گەردون دروست دەکەین دوجارە ما بێتە هۆی تێکچوونی کەشوهەوا لافاو لە کاتی یاخود لە ناکاتە بەڵام دوجار خەڵک بەداخەوە کە قسە لەسەرواکەن ئایا ئەمە ڕووداوی سروشتیە یاخود کەم تەرخەمیە نەخێر ساڵانی پێشوش لافاو هەبوو بارانبارین هەبوو هەرو خانوانەش بوون بەڵام تێکچوونی بارانبارینەکە یاخود کەشوهەواکە واکات ئەوەندە بەخوڕ لە شوێنێک ئەوەندەی چاوتروکانێک ببێتە هۆی ڕووداوی زۆر مەترسی و قوربانی لێ بکێتەوە کە بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابردوشدا ئەوەی بینیمان بەڵام بەداخەوە لەگەڵەوەشداکە لە سۆشیال میدیا و کەسانێک کە بێ ئەوەی هۆشیارێکی دروستیان هەبێت لەسەر کەشوهەوا لەسەر ڕووداوە سروشتیەکان دێن و دەکەونە سەر قسە پێوتن یاخود دەکەونە سەر هەموو ئەو کاریگەریانەی کە ئاکرێت حکومە دوای بکردای وای بکردای بەڵام نەک حکومەت هەموو جیهانیش کۆبێتەوە ناتوانن بە خێرایی ناتوانن لە ماوەی چەند ساڵێکیشدا کە ڕێگری لە تێکچوونی کەشوهەوا بکەن. ئەم باسە لەگەڵ دکتۆر حەسەن سعدی کە پسپۆڕی فیزیایی کەژناسیە دەوروژێنم قسەی زیاتری لەسەر دەکەم. دکتۆر حەسەن بەخێر هاتی بۆ بەیانی 24. زۆر سپاس بەیانیتان باش. زۆر سپاس. ڕێز و خۆشەویستیم بۆ جەنابتان و بۆ کارمەندانی کوردستان 24. زۆر سپاس بەخێر هاتن سەر چاوان. دکتۆر بینیمان بابەتی پێشووترمان باسیەوەی کرد کە گەنجێک بەداخەوە ڕۆحی شاد بێت و خوا سەبووری بە خانوادەکەی بدات بەهۆی هەورە تریشقەوە گیانی لەدەستداوە. ئەمەش دەتوانرێ بڵێن ئەمە یاخود کاریگەریە دەستێکی لەسەرە نا. پێمان بڵێ باسیەوەمان بۆ بکە هەورە بروسکە چییە چۆن دروستە بێت دواتریش چۆن خۆمانی لێ بپارێزین. زۆر سپاس. ئێمە دەبی سەرەتا بزانین هەورە بروسکە چۆنە و چۆنیش دروست دەبێت بەڕاستی.
چونکە لە زانستی فیزیادا هەورە بروسکە کە پێی دەڵێن برۆنۆتۆلۆژی ئایا لە چ کاتێکەوە چۆنە و چۆنیش دروست دەبی پێشەوەی کە بێمە سەر ئەو مۆزوعە دەبێت تۆ بزانی هەور چییە ئایا ئەو هەورە کە دروست دەبێت وە چۆنە وە چەند زۆرە هەورمان هەیە چونکە ئێمە ئەگەر ئەو هەورانە ئەگە دابش بکەین بۆ سێ بەش چونکە هەوری نزممان هەیە و هەوری بەرزمان هەیە و هەوری مامناوەندیمان هەیە هەوری نزمەکە کە پێ دەڵێن لۆ کلاودس ئەوە ڕۆژانە جاری وایە کە دەیبینین تەم دروست دەکات چونکە زۆر نزیکە لە ئێمەیە هەوری مامناوەندیمان کە پێ دەڵێن دراگ میدیەم دراگ ئەوەیان شێوەیەکە کە هەم تەنۆڵکەی ئاو و هەم کریستاڵی بەفری هەڵگرتووە تۆ نازانی ناتوانانی تهدیدی ئەوەی بکەی ئایا ئەو هەورە باران دەبارێنی یان بەفر دەبارێنی ئەوەش دەگۆڕێ بە پێی شوێنی ڕوبەرەکە یان بە پێی شوێنەکە لە شوێنێکەوە بۆ شوێنیشتر ئایا جیاوازی پلەیگەرمیەکان چۆنە بەڵام هەوری بەرز کە پێی دەڵێن های کلاودز ئەوەیان بە هیچ شێوەیەک بارانی تیان نییە هەمووی بەفرە چونکە کریستاڵی بەفری هەرگرتووە لەگەڵ ئەو هەورەدا هەورە تریشقە پەیدا دەبێت هەورە تریشقە چییە خۆی ئەگەر بێت و هەورە تریشقە ئێمە دەزانین هەورە تریشقە تیشکێکە و دەنگێکی زۆری لەگەڵە چونکە بریتە لە چی بریتە لە گواستنەوەی بارگەی کارەبایی زۆر جاری وایە لە مابینی هەور و هەورە زۆر جاری وایە لە مابینی و هەور و زەویە ئایا ئەو هەورە تریشقە چۆن دروست دەبێت لە ئەنجامی چییە چونکە ئێمە دەزانین تەنۆڵکەی بارگاوی لە کەش و هەوادا زۆرە ئەو لە ئەنجامی لێخشانی ئەو تەنۆڵکە بارگاویانەیە لە مابینی گۆی زەوی لەگەڵ هەورەکەیە و ئەو تەنۆڵکە بارگاویانە لە چ کاتێکا دێن دەبینی لە ڕیاحی شەمسی لە تیشکی خۆرەوە کە بارگاویەکان دێن ئیتر ئەوە دەبێتە هۆی دروستبوونی ئەو بروسکەیەکە خۆمان پێ دەڵێن بروسێک واتە هەورە تریشقە چونکە دەنگێکی زۆر زۆری لەگەڵە و ئەوەش ئاعتیماد دەکاتە سەر کوێ ئاعتیماد دەکاتە سەر سروشتی هەورەکە هەورە بروسکەکە و هەروە شوێنی تەبیعەتەکەی خۆی چونکە هەورە بروسکە ئەگەر تۆ تەماشای بکەی قووەتی هەورە بروسکە ئێمە دەتوانین بڵین ئەو قووەتەی کە هەیەتی و ئەو گەرمیەی کە هەیەتی پێنج ئەوەندەی ئەو قووەتەیە یان بڵین ئەو تاقی کە لەسەر تیشتی خۆر هەیە لە سەر ڕۆژدایە ئەوەندە بەخوەتە زۆر بەخوەتە و جەنابەت پرسیاریەوەت کرد کە چەند ڕۆژێک لەمەوبەر بارانێکی بەلەزمە باری و هەورە تریشقە بووە هۆی سەبەبی گیان لە دەستدانی کەسێک بەڕاستی من لە تەلەڤیزیۆنەکەی جەنابتانەوە سەرخۆشی لە بنەماڵەکە دەکەم و هیوای دڵنەوایی سەبوریان بۆ دەخوازم بە حەقیقەت چونکە ئێمە دەبێت یەکەم شت ئەوە بزانین ئایا ئەو هەورە تریشقە بۆ لەو کەسەی داوە لە ئەنجامی چییە ئێمە نازانین چونکە من ناتوانم تهدیدی ئەوە بکەم ئایا بزانم لەسەر چ ئەساسێک مردووە چونکە هەورە تریشقە ئەو فاکتەرانیانە و ئەساسیاتانەی کە هەورە تریشقە لی نزیک دەبێت چونکە هەورە تریشقە خۆمان دەڵێن بارگەیەکی کارەباییە لە چ شوێنێک دەدا ئەساسیاتەکان چیە ڕاستەوخۆ لەو کەسە ئەدات یاخود لە دەوروبەریشی بدات هەر تەسیری هەیە لە سەریوە بێتە هۆی ئەمە زۆر جاری وایە ڕاستەخۆش لە شخصەکە دەدا زۆر جاری وایە دەوروبەرەکەی چونکە تۆ دەوروبەرەکەی دەبی دیاری بکەیت دەوروبەرەکە چییە ئەو شوێنانەی کە ئاسنی دیایە چونکە ئاسن خۆت دەزانی گەینەرەی باشە ڕاستە ئەوە یەک لە ئەسبابەکانە تۆ دەبی لەو شوێنانە بە دوور بکەی کە ئاسن و معادنی تێدایە لە شوێنە بەرزەکان دەبینی لە چیاکاندا خۆی شوێنێکی معادن و شتیان نیە وایە بەڵام داری بەرزی تەیە کاتێککە داری بەرز توێکڵی داری بەرز کە ڕتوبە وەردەگرێ شێ وەردەگرێت دەبێتە گەینێرەیەکی باش ئەوە دوو ئەساسی زۆرگری سێمیان پلەیگەرمی و ڕتوبە چونکە هەرچەند شێ زیاتر بێ تیشک زیاتر دەبێت هەورە بروسکە زیاتر دەبێت وزەیەک و کارەبا ئەیداد لەو کەس بەڵێ ئەو وزەیە وەکو کارەبایە چونکە ڤۆڵتێکی زۆر زۆری هەیە خۆی چارجینگە کە دێتە خوارەوە خۆی دیسچارج دەکات یعنی خۆی خالی دەکاتەوە ئەوجا نزیکترین شوێن و ئەو شوێنانەی کە بتوانانی خۆی خالی بکاتەوە ئێستا ئێمە بەنسبەت ئەو ئینسانەیە بەنسبەت ئەو کەسەیە کە گیانی لە دەستاوە بەداخەوە ئێمە ناتوانین تهدیدی بکەین ئایا تیشکەکە ڕاستەوخۆ بەو کەسە کەوتووە یان بە چواردەورەکەی کەوتووە چونکە لەوانەیە ئەو کەسە نزیک بێ لە شوێنێکی معدەنی لەبەرەوەی قوتە تۆ ئەوە بزانە بەڕێز هەورە تریشقا یان بروس کاتێک کە لە هەورەوە دەردەچێت دەگاتە ڕووی زەوی دەیداتەوە چونکە ئێمە زەوی سفرە کە دەیداتەوە ئایا ئەوەی چاردەورەکەی چونکە دەنگەکەی زۆر زۆرە
و هەروە ئەو تەقینەوەی زۆر گەورەیە ئەوەی لە چاردەورەی خۆی بی زۆر جاری وایە ئەو تیشکەیە بەری دەکەوێت دەیکوژێ. باشە دکتۆر دەنگەکە پێش تیشکە کاگات تۆ ڕۆناکێکە دەبینی دوایەوە دەنگەکە دروست دەبێت دەنگکە لە ئەنجام تەقینەوەکەیە لە ئەنجام لێدانەکەی ڕووناکێکە بەڵێ ڕووناکێکە چکەم ئێمە دەزانین دریشەپۆڵی خێرایی ڕووناکی زۆر زۆرە و ئێمە ئەو کەسە کە مردووە بە حقیقت ئێمە نازانین ئایا ئەو کەسە لە شوێنێک کە نزیک بۆ ئاسنی تیا بووە ئاسنی لە چاردەورەی بۆ یان سیارە بۆ یان هەر شوێنێک بووە چکە لەوانەیە ئامودێک بێشتێک بی کە لێی داوە ئەو بەرکەوتووە لە زۆر جاری وایە ئەو کەسە چەترێکی پێە چەترەکە تۆ تەماشای کە سەری نوچی چەترەکە تیژە و ئەساسیاتەکە هەورە بروسکەکە لە شوێنی تیژەکاندا. باشە دکتۆر مەبەستم بۆ بزانم بۆچی نوکی چەتر تیژە ئاوە هۆکارێکە بۆی کە هۆکارێکە زۆر گەڕانەوەی هۆکارێکە بەتاڵکردنەوەی ئەو چارجە ئەوە وەکو ئێمە لای خۆمان دەڵێن خەتەرترین شتە یعنی سەیوان چکە تۆ دەبی ئەو کەسەی کە ڕۆیشتە لە چ شوێنێک ڕۆیشتووە ئایا شوێنەکە بەرز بووە لە ئاستی زەوی ئەوە ئەو شوێنە دەبی دیاری بکرێ ڕوبەرەکەی دیاری بکرێ ئایا لەو شوێنەی کە ڕۆیشتەوە چاردەورەکەی خالی بۆ چۆڵ بووە و کاتێک ئەو چەتری پێ بوو ئەگەر بۆ نمونە چەتر بێ یان معدنێکی ئاسنی لێ نزیک بێ کاتێک ئەو تیشکەبەری کەوتووە لەوانەیە ڕاستەخۆلەی نەدابێ لەوانەیە لە چاردەورەی دابی بەڵام تیشکەکە کاتێککە دەتەقێتەوە ئەو ببێتە هۆی مردنی ئەو کەسەیە ئێمە ناتوانین ئەمن خۆم ناتوانمەوە تهدید بکەم ئەوە تایبەتە بە تۆبعادلی و ئیتر ئەوانە دیاری دەکەن. باشە دکتۆر بەکارهێنانی ئامێرە زیرەکەکان بۆ نمونە ئایپادێکە پێ مۆبایلە پێ ساعتێکی ئەلکترۆنی هەموو ئەمانە کاریگەریان هەیە لەسەر بەتاڵبوونەوەی یاخود ڕاکێشان کاریگەریەکی کەمی هەیە ئەوانە بەڵام چونکە تۆ تەماشاکە وەکو ئایپاد و ئانە چونکە مەعادنی زیاتری تێدایە نیان کردوتە گەینەرێکی وا کە بتوانێت ڕاستەوخۆ لەو ئایپادیان ئەوە بێ بەڵام ئاسن دەبێتە گەینەرێکی زۆر گرنگ بۆ گواستنەوە چونکە فری ئەلکترۆنی هەیە. باشە دکتۆر لەو شوێنانی کە زۆر مەترسی ڕووداوی سروشتیان لەسرە بۆ نمونەوە دەرەوەی شارەکان بێ یاخود حتا ناو شارەکانیش بێ بۆ ڕێگریکردن لەوەی کە ئەگەر هەورە بروسکەیەک هەبوو یاخود مەترسی لافا و هەبوو دواتریش باسیەکەین بەڵام بعد زیاتر لەسەر هەورە بروسکە پێت بڵم پێویستەکات چۆن ڕێگری لێ بکرێ ڕووداوێکە نەتوانرێ بە هیچ شێوەیە ڕێگری لێ بکرێ یاخود شێوازی بیناکردنەکان شێوازی خانووەکان هەموو ئەوانە کاریگەریان هەیە لەسەر گەڕانەوەی مەترسیەکانی وەکو باسم کرد ڕێگری هەیە تۆ دەتوانێت ئێستا من بۆ نمونە تۆ بڵێ لە چیایەکم یان لە دەرەوەی شارم کەی شتێک دەبێت تۆ لە ئاستی نزمی زەویدابی نابی لە شوێنێک بی کە لە ئاستی زەویدا بەرزتر بێ ئەوە یەکەم نقطەیە کە تۆ دەبێت خۆتی تێدا پارێزی دووەم شت نابێت لە شوێنێک بین کە چۆڵ بێ لە ئاستی زەوی بەرزتر بێ و داروشتی زۆر بێ دەبێت خۆمان لەو دارانە بە دوور بگرین و نابێ کاتێک هەورە بروسکە پەیدا دەبێت تۆ لەو شوێنانە دوورکەویتەوە کە مەعادن یان ئاسنی لێ نزیکە چونکە ئاسن یەکێکە لە گەینەرەکان وەکو وتمەوە هەورە بروسکەیانە هۆرە تریشقەکە پەیدا دەبێت خۆی چارجینگە خۆی دەوێت خالی کاتەوە دیسچارج بکە ئایا چۆن دەبێت لە نزیکترین شوێنی خۆی لە کورتترین شوێنی خۆی دەدا ئەوە چ سەبەبێکە چۆن دەتوانین تهدیدی بکەین ئایا ئەو کەسە مردنی ئەو کەسە یان لەو شوێنەی کە دەدا چیتیایە ئایا وەکو وتم لەوانەیە مەعادنی ئاسم بێت لەوانەیە داروشتی زۆرتیا بێت چکە وەکو وتم توێکەڵی دار بەشێکە لە گەێنەر و هەروەها دەتوانین بڵین پلەی گەرمی ئەو شوێنە و ڕوتوبەی ئەو شوێنە ئەگەر لە ناو سیارەبی بۆ نمونە لە ناو سیارەشە زۆر جارە چی بکەی لەو کاتیان لەو کاتێک کە لە ناو سیارەبی باشترە کە لە ناو سیارە بێتی دەرەوە لە شوێنێکبی کە دووربی لەو شتانەیە لە سیارەبی لە مەعادنی ئاسم بێ شتانێ دائیمەن ئێمە ڕێنمای ئەو کەسانە دەکەین کە کاتێک کە هەورە تریشقە ڕوودەدا بە حەقیقەت ئێمە تا ئاستێک تێنەگەیشتن کاتێک کە هەورە تریشقە ڕوودا و خەتەریاتەکانی چەندە من هەموو کات دەڵم کە کاتێک هەورە تریشقە ڕوودا ئینسان و مرۆڤ پێویستە ئەگە لە ناو سیارەبی لە سیارەکەیە بێتە خوارەوە سیارەکەیە لە شوێنێک ڕابگرێ بچی لە شوێنێکی وا ڕابوەستێ خۆی بپارێزی تا هەورە تریشقەکە تەواو دەبێت چونکە هەورە تریشقە و بارانی بەلێزما هیچ کاتێک ناگاتەوەی کە ڕۆژێک دوو ڕۆژ بەردەوام بەو شێوەیە باشە دکتۆر بینە سەر بابەتی لە فاوکە ئەزانین ئەم چەند ڕۆژە کارەساتی زۆر گەورەی خۆڵقان بەداخەوە چەند کەس بوونە قوربانی جا لێرەوە گەر پێمان بڵێ ئایا دروستبوونی لافاو
خەتای حکوومەتە دروستبوونی لافاو خەتای خەڵکە خەتای کەسێکە کە خانوەکەی بەو شێوەیە دروست کردووە یاخود ئەمانە لای خەڵک ورد بێ و دیار بێ و ڕوون بێ کە ڕووداوی سروشتین و بە چ شێوازێکیش خۆیانی لێ پارێزن. من لە سەرەتا سەرخۆشی لە هەموو ئەو بنەماڵان دەکەم کە بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابردوو بەهۆی ئەو لێژمە بارانەی کە باری کۆمەڵێک گەنجیان دەتوانین بڵین کۆمەڵێک کەس بوونە قوربانی بەهۆی ئەو ئاوەوە ئێمە دەبی بزانین لافاو چۆن دروست دەبێت لافاو لە ئەنجامی چیەوە دروست دەبێت ئەوە زۆر گرنگە تۆ لەسەر ئەو نقطەیە ڕابوەستین لافاو لە ئەنجامیش خۆی باران کە دەبارەی ئەو ئاو دەکەوێتە سەر ڕووی زەوی وایە ئێمە تەماشا بکەین ئەمڕۆکەی دنیا گلۆبال وۆرمینگ ڕوویدایە دنیا گەرم بووە وایە نە وەکو دەڵی قەتیس و احتیباسی حراری گۆڕانکاری بەسەدا هاتووە ئەتۆ دەبی بزانی بارانی بەلێزمە کاتێک کە دەبارێ چونکە لەو عملیای لافاوەی دوو عملی ئەساسیمانەیە ئینفلتریشن لەگەڵ ڕانۆف ئایا بزانین چییە ئەوانێ یەکەمیان ئینفلتریشن ئەوەیە وەکو دەڵین هەڵمژینی ئاو لەلایەن خاکەوە لەلایەن زەویەوە چونکە تۆ ئێستا دەبینی دوو نوع زەویت هەیە دوو نوع خاک تەیە خاکێک تەیە ڕاستە پانە خاکێکیش تەیە کوشتتوکاڵیە چێڵدراوە ئەو ئاوەی یان بڵێن ئەو بارانە بەلێزمەی کە دێتە خوارەوە کاتێک دەکەوێتە سەر ڕووی زەوی تەماشا دەکەین ئەو زەویە کاتێک کە هەڵی دەمژێ و عملی ئەو کردداریت تۆزەک سەری عبیدایەت کە سەریعبی ئەو ئاوا کە دەکەوێتە سەر زەوی ئەو زەویێت تا کاتێک دەتوانی ئەو ئاوە هەڵبمژێ دوای ئەوەی عملی ڕان ئۆڤ ڕوو دەدا چونکە ئەو زەویە تا حدێک دەتوانی ئەو ئاوە هەڵبمژێ دوای ئەوەی ئەو ئاوە چی دەبێت ئیتر توانێت ئەوەی نامینی کە ئاوە کە هەڵبمژێ ئەو ئاو بەسەر ڕووی زەویدا دەڕوە ئیتر ئەوە عملی ڕان ئۆڤ ڕوودا ئیتر تەواو کە عملی ڕان ئۆڤ ڕوویدا چونکە ئەو زەویە دەکەێتە حالەتی ساتوریشن حالەتی تێربوونی خۆی زیاترە من نمونەیەکی بەسیتت بۆ دێنمەوە تو ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو لە سۆشیالەکانە بینیمان کەوتی تقریبان 50 تا 60 ملی باران باریوە وەرە تۆ جیاوازی بکە جیاوازی لەوەیە بکە ئەو 50 ملیمیان ئەو 6 ملیمەی باران باریوە لە ماوەی 24 سەعات لەگەڵ ماوەی هەفتەیەک یان 15 ڕۆژ بزانە چۆنە جیاوازەکەی چونکە تۆ لە ماوەی 24 سەعات ئێستا ڕاستە لە سۆشیالەکان باسیەوەی کە گوتی لە 50 ملیم بە بۆ 6 ملیم باریوە لە ناو هەولێراوانە بەڵام تهدید نەکراوە لە چ کاتێک خۆلەبی هەن لە هەموو 24 ساعتەکە نەبووە چونکە ئێمە وێزگەیەکی کەشناسی ئەوەندە متەتەوەری تەکنۆلۆژیای سەردەمان نییە دەبێت تۆ یەکەم جار خێرایی بارانەکە لە دقەیەکدا لە دقا خێرایی بارانەکە دیاری بکەیت چونکە لەوانەیە کە چونکە بارانی سەرێ تەماشا دەکەین کە هەوای لەگەڵە و ئەو ئاوە و بارانە کە پەیدا دەبی لە ئەنجامەوەی کە زەوی ناتوانێت چونکە لای خۆمان پێشان دەمانگوت پەرەی نەداوە یان پەڵەی نەداوە پەڵە نەدانەوە یعنی چی دەبێت تۆ ئەو ئاوەی کە لە باران دێتە خوارێ دەکەوێتە سەر ڕووی زەوی لەگەر ئەو ئاوەی کە لە ژێر زەویە بگاتەوە یەک ئەو کاتە دەڵێن پەڵەی داوە بەڵام ئەو ئاوەی ئێستا کە بارانەکە دەباری بەلێزمە لە ماوەی کە 3 کاتژمێر لە ماوەی 4 کاتژمێر ئایا ئەو زەویێتە توانێەوەی هەیە هەمووی هەڵبمژێ نەخێر ناتوانانی هەمووی هەڵبژێت چکە عملیێڕان ئۆڤدا بە شێوەیەکی لافاو دروست دەبێت ئەو شێوەیە لافاوە تۆ دەبی ئەو شوێنانی دیاری بکەیت دەرچەی ئاو دیاری بکەیت بە حقیقەت بۆ هیواین دکتۆر زانیارەکانە وەک خۆی گەشت بێ و خەڵکیش هۆشدا یاخود هۆشیاری باشتری هەبێت لەسەرەوەی کە ئەو ڕووداوانە سروشتین زۆرجار ڕاستە ڕێگری هەیە زۆر سپاس بۆی کە میوانی زۆر سپاس بۆ بەڕێستار زۆر سپاس بۆ کەناڵی 24 بە هیوای کاتێکی خۆش بە زەنابتە زۆر سپاس. هونەرمەندێکی ئەفغانستان کە لە 2014ەوە لە وڵاتەکەی تابلوی جیاواز لەسەر شقامەکان نەخشێنێ ڕخ ناگرێت لە ڕێگەی کارە هونەریەکانیەوە هیوا و ئومێد بە کارە هونەریەکانی دروست دەکات بەهۆی هاتنی بزوتنەوەی تالیبان ناچار بوو وڵاتەکەی جێبێڵێت و ئێستا لە ئەمریکایە ئومێد شەریفی لە دوورە وڵاتەوە دەستی کردووە بە نووسینەوەی ئازارەکانی گەلی ئەفغانستان و هیوادارە ڕۆژێک گەلەکەی ئازاد ببێت ئەو دەوێت بە هونەر پەیامی ناڕەزایی بگەینێت و کۆمەڵگەی نێودوڵەتیش لە دۆخی وڵاتەکەی ئاگادار بکاتەوە. ئومێد شەریفی 7 ساڵی تەمەنی بەسەر بردووە
بۆ نەخشاندنی دیوارەکانی کابوڵ و شوێنی تەقینەوەکان بە هونەر و تابلۆ و بەخشینەوەی ئومێد. بەڵام بزوتنەوەی تالیبان لە ماوەیەکی کەمدا هەموو ئەو هونەرەی ئاوەژوو کرد کە ئومێد بە بەخشینەوەی ئومێد نەخشاندبووی. ئەمە ڕۆژێکی ئاساییمان بەسەر دەبن لە کابل خەریکی نەخشاندنی تابلۆیەکی سەرشەخان بووین دەربارەی هاوسۆزی و یەکڕێزی و یەکتر قوبڵکردن. پێمان وابوو ئەو ساتەیە کە هونەر دەبێت خەڵکی کۆبکاتەوە. لە ناکاوە هەواڵی گەیشتنی تاڵیبان گەیشت. داگیرکەرانی تازەی کابل بۆیە زانیمان ئیدی هیچ بوارێک بۆ ئێمە نەماوە. هیچ دەرفەتێک بۆ هونەر و کلتور دەربڕینی هونەری نەماوە. من لە سەردەمی تاڵیباندا ژیاوم دەمزانی چی ڕوودەدات. بۆیە لە 15 بۆ 22 ئابی ئەم ساڵ هەوڵمدا ڕێگەیەک بدۆزمەوە بۆ جێیشتنی وڵاتەکەم. لە هەفتەیەکدا تۆندڕەوەکان پایتەختیان کرد. زۆرێک لەو تابلۆ هونەریانیان لە ناو برد کە لە شەقامەکاندا کێشا بوومان. منیش ناچار بووم بەشێک لە پەیکەرەکانی گەلەریەکەم تێک بشکێنم و ئەوەی توانشم لەگەڵ خۆم بیبم. شەریفی لە ساڵی 2014 بە هاوکاری چەند هاوڕێیەکی گروپێکی هونەری بۆ هەڵمەتی ئاشتی و دادپەروەری کۆمەڵایەتی و لێپرسینەوەی هونەری دامەزراند. ئەم گروپە زۆر جار بەکاری هونەری ڕخنەی لە حکوومەتی ئەفغانستان گرتووە. بەهۆی گەندەڵکاریەکەی گروپە تونڕەوەکانیشیان سەرکۆنە کردووە. شەریفی لە ساڵی 1996دا تەمەنی 10 ساڵ بوو کە سەرەتا ئیسلامیەکان هاتنە سەر حکم و ئەو شاید حاڵی حکمی توندیان بوو تا ئەو کاتی هێزەکانی سەر بە ئەمریکا 5 ساڵ دواتر حکومەکەیان لەناوبرد. ئێستا شەریفی لە ئەمریکایە و دەیەوێت دەنگی ناڕەزایی خۆی بگەێنێت و هاوسۆزیش بە وڵاتەکەی دەرببڕێت. ئەوەی هەنیدام بڕۆم دەمەوێت دەنگێکم هەبێت تا بتوانم دەربڕینی شوونەریم هەبێت. ویستم بتوانم سەبارەت بە خەمەکانم قسە بکەم. دەربارەی ترسەکانم دەمویست بتوانم وێنە بکێشم ببمە دەنگێک بۆ هەموو ئەو کەسانەی بێدەنگن. بۆیە ئەوە تاکە هۆکارێکە کە هەموو شتێکم بەجێ هێشت و بە یەک تیشێرت و کۆڵەکەی خۆم هێنا. هەموو شتێکم بەجێ هێشت. ئێستاش ئەو ساتەیە کە دەبێت بەردەوام بین لە زیندووکردنەوەی هونەر و کلتور لە ئەفغانستان. چونکە ئەوە بوو بە دیمەنێکی زیندوی هونەر و کلتور و دەیانەوێت ئەمە لە ناو برن. ئێمە ناتوانین ڕێگە بدەین ئەوە ڕووبدات. چەند مانگێک لەمەوبەر بزوتنەوەی تالیبان کۆنتڕۆڵی تەواوی بەسەر ئەفغانستاندا سەپاند. ئەو بزوتنەوەیە هەناسەی سەرجەم چالاکیە هونەریەکانی بڕی و هونەرمەندان لە دەرەوە نەبێت هیچ کارێکی هونەریان لە ناو وڵاتەکان پێناکرێت و کپکراون. هونەرمەندان ناتوانن هونەرەکان گزارش بکەن. ئومێد شەریفی ئێستا وەک هونەرمەندێکی ئەفغانی لە دەرەوەی وڵاتەکەی خەمەکانی دەکاتە هونەر و ئازارەکانی گەلەکەی بە هونەر دەنووسێتەوە بە هیوایەوەی بتوانێت خزمەتێک بە وڵاتەکەی بکات و لە دوورەوەش بێت ئومێدێک بۆ ئازادبوون دروست بکات. بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی بەیانی 24م پێشکەشکردن بەو هیوایم ئەم کاتژمێرە لە خۆشیدا مابێتن و تەواوی زانیاریەکانتان وەرگرت بێ و تەواوی ڕۆژەکەشتان بە خۆشی بەڕێ بکەن ماڵەوە.